سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار لە هەرشون جێگایەکردم کاتتان باش بێت وەرزەکە وەرزی بەهارە و کەشوهەواش بەردەوام لە گۆڕانکاری خێرایە بۆ ئەمڕۆ هەینیش 3/4/2026 گۆڕانکارێکی بەپەلەو خێرا ڕوویداوە لە ڕووی کەشوهەوا پێویستە هەموو خەڵکی خۆشەویست یاریێم کورسان لێ ئاگادار بن بە پێی پێشبینیەکان بێت لە کاتەکانی دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە نێوان کاتژمێر 2 هەتاکوو کاتژمێر 4 ئەگەری چڕبوونەوەی هەور و هەورە بروسکە هەیە بەگشتی هەر بۆیە لە سنووری پارێزگای هەڵەبجە سلێمانی بەشێکی ناوچەکانی باکووری گەرمیان و دەوروبەری پارێزگای هەولێر لەگەڵ ئیداری ڕاپەڕین ئەگەری تاوە باران و هەورە بروسکەی ناوبەناوی بەهاری هەیە بە شێوەی پچڕ بۆیە ئاگادار بن لە دوای کاتژمێر 3 باشترە کە بگەڕێنەوە نێو شار و بگەڕێنەوە نێو ماڵەکانتان چونکە هەر بەپێی پێشبینەکان بێت لەگەڵ ناسەقامگیری کەشوهەوا لە دوای نیوەڕۆی ئەمڕۆ هەتاکوو بەرەبەیانی سبەی ڕۆژی شەمە 4/2026 ناسەقامگیری کەشوهەوا بەردەوامە و لە کاتەکانی ئەمشەو بە تایبەتی درەنگانی ئەمشەو لە پارێزگای هەڵەبجە و بەشێکی سلێمانی و هەروەها ناوچەکانی خۆرڵاتی گەرمیان و ئیداری ڕاپەڕین و بەشێکی ئیداری سربەخۆی سۆرانیش ئەگەری لێزمە باران و بڕێک تەرزە هەورە بروسکەی تند و چالاک هەیە کە لە هەندێک ناوچە و شوێنی جیاواز ڕەنگە ئاستی ئەو لافاویش بەرزکاتەوە بە تایبەتیش لە پارێزگای هەڵەبجە ئەم ئەگەرە کراوەیە و هەروەها لە پارێزگای کەرکووک و هەولێر و دووەکیش بە هەمان شێوە ئەگەری بڕێک بارانبارین هەیە بە تایبەتی لە کاتەکانی ئێوارەی ئەمڕۆ و ئەم شەودا ئەگەرەکانی بارانبارین لەو ناوچانش بەگشتی کراوەیە بۆیە بەگشتی لە کاتەکانی پاش نیوەڕۆی ئەمڕۆ ناسەقامگیری کەشوهەوا زیاتر لەسەر هەرێمی کوردستان دەرەکەوێت ئەمەش لە ئەنجامی نوێترین گۆڕانکاری کە کەمێک پێش ئێستا ڕوویداوە و ئێوەشم لێ ئاگادار کردەوە والله ئەعلەم هەر شاد